پاش ئەو هێرشەی ئیسرائیل کردیە سەر کۆنسوڵخانەی ئێران لە دیمەشقی پایتەختی سووریا حەوت پازدار واتە کەسانی پلە باڵا لە سوپای پازداران لەوێ کوژران. کاردانەوەکان چی دەبێ؟ ئێران هەڕەشە دەکا، گروپەکانی مقاومە هەڕەشە دەکەن، دۆخەکە بەرەو چۆ دەچێ، کاردانەوەکان چیان لێدێ؟ ئەمانە کۆمەڵێک پرسن. ئێمە لەگەڵ میوانەکەمان قسە و پرسی زیاتری لەسەر دەکەین. میوانەکەمان زۆر بەڕێز دکتۆر غازی فەیسەڵ بەڕێوەبەری سەنتەری عێراقی بۆ لێکۆڵینەوەی استراتیژی ڕاستە و خۆ لە عەمانی پایتەختی ئوردنەوە لەگەڵماندایە. بەڕێز دکتۆر غازی شەوتان باش، زۆر سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24. باشە، پاش هێرشەکەی ئیسرائیل بۆ سەر کونسوڵخانەی ئێران لە ناوەڕاستی شاری دیمەشق و کوژرانی حەوت فەرماندەی پلەباڵای سوپای پاسداران، پێت وایە هودنەی ڕانەگەیەندراوی نێوان ئەمریکا و میلیشیا چەکدارەکان ئیتر تەواو کۆتایی هات؟ وەڵێ زۆر سپاس بۆ ئێوە. خۆی ئەم ئاگربەستە لە بنەڕەتدا ئەوەی کە هەیە، ئەوەی کە تاکو ئێستا دەرەنجامی تا ڕادەیەک باشیە بۆ بەتایبەتی لە پەیوەندی لەگەڵ وڵایەتە یەکگرتووەکانی ئەمریکا، بەڵام لە هەمان کاتدا هێزگەلێک لە عێراقدا هەن مقاومەی عەلە عێراقی مقاومە ئیسلامی ئەوانەی پەیوەندیان بە سوپای پاسدارانەوە هەیە، گوتیانە کە ئێمە پابەندی ئاگربەست نابین و بەردەوام دەبین لە هێرشکردنە سەر بنکەکانی ئەمریکا و بەرژەوەندەکانی ئەمریکا، تەنانەت باڵۆزخانەی ئەمریکا و هەموو بوونێکی ئەمریکا و هێزەکانی هاوپەیمانان، کەواتە تاکو ئێستاش ئەم توند ئاژۆیە لە نێوان هەردوولادە بەردەوامە و گروپەکانی مقاومە بەردەوامن لە هەڕەشەکردن و ئەم توند ئاژۆییان و ئەمریکاش لە قسەکانی ڕوون بوو لەوەی کە گوتی ئەمریکا وەڵامی دەبێت و بەرگری لە خۆی دەکات، بەرگری لە سەربازەکانی خۆی دەکات. ئەگەر هەر شتێک بێتەمایە مەترسی بۆ سەر هاوڵاتی و سەربازەکانی، ئەوە ئەمریکا مافی خۆیەتی بەرگری لە خۆی بکات و وەڵامی ئەو هێرشانە بداتەوە کە دەکرێنە سەر هێزەکانی ئەمەش بە گوێرەی یاسای 150 نەتەوە یەکگرتووەکان. کەواتە ئەمڕۆ پێشێرکاری ڕووی داوە بە تایبەتی لەوەی کە پێوەستە بە ئاگربەست لە نێوان ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و گروپە چەکدارەکان بە دیاریکراوی، ئەوەی کە بەهۆی فشاری حکوومەتی عێراق و سەرۆک وەزیرانی عێراق و فشارەکان بۆ سەر ئێران بووە، تێبینی ئەوە دەکرێت کە ئیسرائیل پابەندی ئەم ڕێکەوتنە نییە، چونکە ئیسرائیل بۆ خۆی لە نێو شەڕدایە، ئەم شەڕە خەریکە نزیک دەبێتەوە لە کۆتایی خۆی و بە ئاڕاستی ئەوە دەسێت کە ڕێکەوتنێک بکرێت. بەڵام لە هەمان کاتدا سوپای ئیسرائیل بەرەو لوبنان دەچێت و دەیەوێت هێرشەکانی بەو ئاراستەی درێژ بکاتەوە. کەواتە ئەم هێرشە بۆ سەر سووریا، لە ئێران بۆ سەر سووریا، یەکێکە لەو بنەمایانەی کە ئیسرائیل بەردەوام دەبێت لەسەری لە ڕووبەڕووبوونەوەی حیزبوڵڵا لە سووریا لە هەموو شوێنێک. زۆر باشە دکتۆر غازی، ئەگەر بەرەی مقاومەی ئیسلامی هێرش بکەنە سەر هێزەکانی ئەمریکا، جا لە عێراق بێ، لە سووریا بێ، لە هەر جێگایەکی تر، ئەمە کاریگەری لەسەر سەردانەکەی سوودانی سەرۆکوەزیرانی عێراق نابێت کە وا بڕیارە پاڵتەی ئەم مانگە سەردانی واشنگتۆن بکات؟ بەدڵنیاییەوە کاریگەری زۆر نەرێنی لەسەر ئەم سەردانە دەبێت، چونکە بەڵێنی هەبووە لەلایەن حکوومەتی عێراقی بەڕێز سوودانی بەوەی کە ئاگربەستەکە درێژە بخایەنێت و ڕێگری بکەن لەوەی هێرش بکرێتە سەر ئەمریکا و بەرژەوەندەکانی باڵۆزخانەی ئەمریکا لە عێراق. کەواتە ئەگەر بێت و ئەم گروپە چەکدارانە بە شێوەیەکی گشتی واتە زۆربەی ئەم گروپانە پێشێلی ئەمە بکەن و هێرش بکەنە سەر ئەمریکا، جا چ لە عێراق بێت چ لە سووریا بێت، چونکە ئەمانە لە ڕاگەیەندراوەکانیان بە ئاشکرا ئاماژە بۆ شتە دەکەن. ئەمە جگەلەوەی چەند گروپی چەکدار هەن کە عێراقن، ناویان لە خۆیان ناوە مقاومە ئیسلامی، لە لوبنانن، لە جۆلان، جموزۆلیان هەیە، بەڵام ئیسرائیل تاکو ئێستا دانی بەو هێرشانەدا نەناوە و دانی بە ڕاگەیەندراوی ئەوانیشدا نەناوە. بۆیە ئەگەر هاتوو ڕوبەڕووبوونەوە بێت لە نێوان مقاومە ئیسلامی و ئیسرائیل، ئەمریکا پەیوەندی بەم بابەتەوە نییە، بەڵام ئەگەر بێت و هێرش بکرێتە سەر ئەمریکا لە تەنەف یاخود لە شوێنێکی دیکە، بەدڵنیاییەوە ئەمریکەکان وەڵامیان دەبێت، وەڵامێکی توندیشیان دەبێت. بەڵام ئەم ڕووداوانە هەمویان فشارن بۆ سەر ئەو گفتوگویانەی لە نێوان
بایدن و سوودانی قەرار وایە بکرێت کە خۆی گفتوگۆکە بۆ ئەوەیە هاوبەشێکی ئابووری و سیاسی و ئەمنی لە نێوان هەردوولا دروست بکرێت و پەیوەندیەکان توندوتۆڵ بکرێنەوە هاوکاری سەربازی لە نێوان هەردوولا دروست ببێت ئەوەی کە لە ڕێکەوتنی استراتیژی پێشتر کراونەوە کە پێشتر نووری مالکی واژووی کردووە تاکو ئێستاش کاری پێ دەکرێت. باش دکتۆر غازی تۆش باش دەزانی ئێران یەکێکە لە سیلهێزەکانی ناوچەکە موشکی بالەستی هەیە درۆنی هەیە لە هەموو ڕوویەکەوە باڵا دەستە پێ دوایە دوای کوژرانی ئەم فەرماندانەی خۆی ئێران هەڕەشە دەکات ڕاستە و خۆ دەچێتە شەڕەوە لەگەڵ ئیسرائیل یاخود نا لە ڕێی مقاومە چەکداریە ئیسلامیەکانەوە شەڕەکە درێژە پێدەدات. پێم وانێ ئێران بە شێوەیەکی ڕاستەخۆ بچێتە نێو شەڕەوە بچێتە شەڕێکی کراوەوە لەگەڵ ئیسرائیل چونکە ئێران باش دەزانێت کە ئیسرائیل تەنیانیە لەم شەڕەوە ئیسرائیل بە تەنیا شەڕ ناکاتە گەربێت و ڕوبەڕووبوونەوەی سەربازی هەبێت لە نێوان ئیسرائیل و ئێران بە دڵنیایی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا تەنانەت ناتۆ و هەروەها وڵاتانی دیکە لەگەڵ ئیسرائیل دەوەستن و پشتگیری ئیسرائیل دەکەن لەوەی ڕوبەڕووی ئێران ببێتەوە بۆیە ئەو هێزەی کە لە خەلیج هەیە ئێستا لە زیاتر ئەو هەموو سەربازی ئەمریکای لەو ناوچەیە هەن زیاتر لە 7,000 سەربازی ئەمریکی ئەمەجگە لە بنکەکانی ئەوان بنکەی بەریتانی دەریایی بنکەی فەڕەنسی و هەروەها یادەگی چەکە استراتیژیەکان هەموو ئەوانەی لە تەنەف و لە سووریا و لە ناوچەکانی دیکە هەن کەواتە ئێران ناتوانێت بەتەنی ئەم شەڕە بکات و ڕۆبەڕووی ئیسرائیل ببێت ئەمە ڕوبەڕووبوونەوەیەکی زۆر مەزنە بۆیە بەردەوام دەبێت لە بەکارهێنانی هاوپەیمانەکانی لە کەرستەکانی لە مقاومەی ئیسلامی و گروپە چەکدارەکان سەر بە ئێران. باشە دکتۆر غازی با هەموو ئەگەرەکان لەبەر چاو بگرین ئەگەر هاتوو ئێران ناڕاستە و خۆش لە ڕێی مقاومەی ئیسلامیەوە هێرشی کردە سەر ئیسرائیل پێدوانیە مەودای جەنگەکە زیاتر دەبێ و تەواوی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەگرێتەوە هەر بۆ نمونە لوبنان کە لە تەنیشتی ئیسرائیلەوەیە. وەڵێ دروستە ئەمە شتێکی زۆر ڕاستە و دەبێت لە بەرچاو بگیرێت ئێمە ئێستا لە بەردەم شەڕێکی هەرێمی فراوانداین ڕەنگە ئێران بێتەنە ئەم بابەتەوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ بێت یاخود ناڕاستەوخۆ بێت بانگەشەی حەزبۆڵا ئەمڕۆ لە عێراق بۆ ناردنی چەک و موشک بۆ گروپە جیهادیەکان لە ئوردن ئەمە مەترسیەکی ڕاستەقینەیە بۆ سەر ئوردن بۆ ناوچەکە بەگشتی بۆ سەر ئاستی هەرێمی مای مەترسیە بۆ سەر پەیوەندیەکانی نێوانە عەمان و بەغدا ڕێککەوتنی استراتیژی کراوە لوتکەی هاوبەشە بووە پەیوەندی ئابووری لە نێوان ئەم دوو وڵاتەدا هەیە لە ڕوبەڕووبوونەوەی تیرۆر لە تەواوی ئەم بابەتانە بۆیە ئەمانە سەرپێچیکردنی یاسای نێودەوڵەتی و ڕێککەوتنەکانی نێوان عێراق و ئوردنن و سەرپێچیکردنی ئاسایش و سەقامگیری ڕۆژهەڵاتی ناوەڕاستن کەواتە ئوردن وەڵامی دەبێت وەکو دوێنێ چۆن وەڵامیدایەوە کاتێک هەوڵی هێرشکردنێک هەبوو لە باکووری ئوردنەوە ویستان هێرشێک بکەنە سەر ئەو ناوچەیە ئوردن ئاگدارێک کە چەک دەو ناوچەیە دزەی پێ دەکرێت لە ڕێگەی فڕۆکەوە چەک دەبدرێت مادەی هۆشبەر بە هەمان شێوە کەواتە هەوڵێک هەیە بۆ ئەوەی کە بەرەی لوبنان گڕ بگرێت و شەڕەکە لە سووریا بگوازرێتەوە بۆ ئوردن و مەسر و عێراق و تاوای وڵاتانی دیکە بەڵام ئەم پرۆژەیە لە کۆتاییدا و ئەمریکا بە دیاریکراوی و هاوپەیمانەکانی دەستەوەستان ناوەستن لە بەردەم ئەم بابەتە چونکە ئەمڕۆ ڕوبەڕووبوونەوەی حوسەکان لە ئێمان ڕوبەڕووبوونەوەی لە گروپە چەکدارەکان پەرەسەندەکانی سووریا. زۆر باشە زۆر بەڕێز دکتۆر غازی فەیسەڵ بەڕێوەبەری سەنتەری عێراقی بۆ لێکۆڵینەوەی استراتیژی ڕاستە و خۆ لە عەمانەوە لەگەڵ مامووی گەلێک سوپاس بۆ تۆ شەوتان باش.